چارەنووسی موچەی مانگی نیسانی فەرمانبەران چی بەسەر دێ؟ ئایا بڕەزیادی حکوومەتی هەرێم داوای کردووە گێشەی بۆ هاتنی موچە دروست کردووە؟ ئەگەر چی چاوەڕێ دەکرا هەفتەی ڕابردوو حکوومەتی عێراق موچەی مانگی نیسانی موچەخۆرانی هەرێم خەرج بکات، بەڵام ئێستا هەفتەیەک بەسەر مانگی ئایار تێپەڕیوە و هێشتا موچەی مانگی نیسان نەنێردراوە. پێگەی عالەمە جەدیدی عێراقی لەبارەی دواکەوتنی پارەکە هۆکارەکەی بۆ گەڕاندۆتەوە حکوومەتی هەرێم بۆ موچەی ئەم مانگە لە جیاتی 913 ملیارد دینار وەکو مانگی پێشوو داوای 969 ملیارد دیناری کردووە. ئەم بڕی کە زیاد بووە وای لە حکوومەتی عێراق کردووە لێکۆڵینەوەی زیاتر بکات پێش ناردنی پارەکە. بەڵام تا ئێستا بە فەرمی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی لە بەغدا هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر هۆکاری دواکەوتنی پارەکان نەداوە. هەر ئەمڕۆژ وەزارەتی دارایی بڕیاریدا موچەی مانگی چواری لیواوە بەشەکانی پێشمەرگا کە لەلایەن ناوپەیمانانەوە دابین دەکرێت لە بەیانی سێشەممەوە دابەش بکرێت. جێی باسە حکوومەتی هەرێم ئەگەرچی بانگەشێوە دەکات کە ڕێکەوتووە لەگەڵ بەغدا، بەڵام سەرکەوتوو نەبووە لە چارەسەری کێشەکانی موچە بۆ ئەوەی ئێستا هەیە بڕیارەکەی دادگای فیدرالیە کە بەغدای ناچار کردووە مانگانەی موچەی هەرێم بنێرێت. تیمی سکەڵاکاری دەستگای ستاندار لەم بارەیەوە ڕایگەیاندووە بڕیارەکەی دادگای فیدرالی ڕوونە کە حکوومەتی عێراقی ناچار کردووە لە هیچ بارێک بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم نابێت ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم ڕابگرێت.